تماشاوانێژە ئەیدی ڕەوشێکە مەترسیدارە پڕاستیژی ji ber ku ew em niha çavdêrîkên dema ku derfet hebît em berdewam medgehê çavdêriya medgehekêm taybetî medgeha Iraqî Yusuf Kîlabî û Nizam Kîyûkî û gel herêmî Kemal Axa serokê fraksiyona Hêketî gelekî dilxweşin bi wê yekê ku Herêma Kurdistanê ku parêzgehên Herêma Kurdistanê bawekî rastexwe taamilê di gel Bexda bikin serêkwezîrên Bexda yên Iraqê biryar hebît parabû sarke çatiye gelû ma ev herême bû çi yanî rewş geşke astekê ku bi vî awayî êdî berdewam hebûye hûn dizane rewşaye berdewam dijberên Kurdan bi wastayî navxeyê Kurdan çil Kurdan kiriye êdî kev neşûbiyeke niha jî heye ev derde. انتفاض قنبر او çavdêrî siyasî kişkesatiyên diyarên Iraqîye ew baş hayderî rewşa Iraqîye ew li Washington bi rêya Skypeê digilme birês întifaz demata baş ber. Êdî ev Iraq tu bînî budce li her welatekê budce zîsî tête derbaskirin lê li vê Iraqê her tiştek bi siyasiyatê kirin. Di çarçûvê vê siyasîkirinê jî da piraniya siyasî nava parlemanî ji li pêkhateke mezhebî tête bikarînan bu dijî pêkhatên din. Mîna ewa derbas bi mîna biçûkirina qewara destûriya Herêma Kurdistanê pêşêlkirina mafên destûriyên Herêma Kurdistanê tu vê pêşhatê di vê tewqîtê de çad bînî gel û demekê da rêkevnên siyasî jî navbeyna Herêma Kurdistanê û Bexda hene. من بەڕاستی شۆڤێنیت هەیە دژی گەلی کوردستان ئەمە خوێندنەوەی منە شۆڤێنیەتە دژی گەلی کوردستان ئەمە تێکەڵاوکردنی سیاسیە دژی هەلێمی کوردستان ئەم سیاسیانەی کە بەشێکی پەرلەمانتارانی عراقی ئەوان بەڕاستی نەدەبوو ئێستا ئەوان لەو شوێنەبان کە ئێستای لینە ئەگەر هاتە با و ڕژێمی سەدام نەڕووخا وایە کە ئەمە بەڕاستی کە تێیدا گەلی کورد ڕۆڵی گەورەی هەبوو سەرۆک مەسعود بارزانی ڕۆڵی گەورەی هەبوو لە بابەتی ڕوخاندنی ڕژێمی بەعەزدا بۆیە ئەوەی کە ئەوانەی کە ئێستا دەیکەن ئەمە بەڕاستی دژی دەستوری عراقیە پێشێلکارێکی زەقی دەستورە ئەمە بەڕاستی زیادکردنی خەرجەکانی ئەنجومەنی وەزیرانە بە سێ ئەوەندە لە 450 میلیارد دینارەوە بۆ نزیکەی زیاتر لە تریلیۆنێک دینار ئەمە خەرجیە ئەمە زیادیەک ڕوویداوە کە پێشێلکە موچەی حەشی شعبی زیاد کراوە کە بە زۆرێک کە ئەمە بە شێوەی پێشەلکارێکی زۆر زەقی تێدایە لە هەمان کاتدا خەرجەکانی سەرۆکاتی کۆمار زیادی کراوە هەمان هەمووی پێش ئەم زیاد لە بودجە لەو خەرجیانەی کە ناپێویستن بەڕام دەبینین دژی گەلی کورد دەبینین پێشێلکاری دەکرێتە ئەمە شێ دەکات ئەمە شۆڤێنیەکان دەکەن دێن قوتی خەڵکی هەرێمی کوردستان دەبرن لە کاتێکدا ئەمە مافی خەڵکی کوردستانە بە جۆرەی دەستوری عراق کە ئەمە فیدرالیەت دانی پێداناوە. بەڵێ ئەلبەت ئەوانها ئەوە ئەفشەبە ڕوودای وەکە هەند فراکسیۆن بێژن هەوڵێکە کو di çarçûvê sexfê parlemanî da planiya siyasî jî bi dest xistiye ku qewara Herêma Kurdistanê bête biçûkirin. Tu zanî qewara Herêma Kurdistanê birêz întifaz derencamê xebatên 100 salayên gelekî ye. Derencamê xwîna sedan hezar şehîdên gelekî ye. Ji ber ku pirsa Kurdan li Iraqê pirseke budce û pare û berîkenî ne pirsa nasname ye, pirsa netewê ye, pirsa axê ye, pirsa coğrafyê ye. Kewata gel û weke te gotî beriyanha ev eqliyeteke şûvenî ye. Bi vê yekê de bû çî te serkuyên berêjî xwe tecrübe kirine ku bikarbin fi'len Herêma Kurdistanê weke ew xewneka wan ne dibe ji nav biben biçûke? چونکە چینی سیاسی ئێستا ئەوان تێناگەن کە چۆن ڕژێمی بەعەز ڕوخێنراوە ئەوان بە پەرەشوت هاتن لە ئاسمانەوە هاتە سەرزەوی ئەوانە ئەم پۆست و پێگان وەگەر بەڕاستی لە ڕۆڵی کورد تێنەگەیشتون ئەمانە لە ڕۆڵی گرنگی تێنەگەیشتون ڕۆڵی کورد نەبوایە ڕژێمی بەعەز هەرگیز نەدەڕووخایە ئەگەر هاتو ڕۆڵی کورد نەبوایە دەستور نەدەدەسراوە بە هیچ شێوازێک کە ئێستا ئەوان بوونەتە پەرلەمانتار لە پەرلەمانی عراق ئەگەر ڕۆڵی و هەڵوێستی گەلی کورد ڕۆڵی سەرۆک مەسعود بارزانی نەبوایە ئەوان ئێستا لەو شوێنە نەدەبوون حکوومەتی عراقی هەرگیز پێک نەداهاتم ئێستا عراق ئالۆز بوو پشێوی دەکات لە 2005ەوە تاوەکو ئێستا هەموو ئەو حکوومەتانی کە پێکێنراون ناتوانیوە بەبێ هەرێمی کوردستان پێک بهێنن بەبێ دەستوەردانی و مبارەکەی سەرۆک مەسعود بارزانی پێک بهێنن هەموو ئەمانە بەڕاستی چاکەی گەلی کوردە لەسەر عراقەوە پێویستە هەموو عەرەبێک سوپاسی گەلی کورد بکات پێش بکە بکەن لە سوپاسکردنیدا
چۆن پێشوازی لە گەلی کورد بکەن چۆن سوپاسی گەلی کورد بکەن بەڵام دەبینین بەداخەوە نیفاقێکی سیاسی لە بەغدا هەیە دەبینین مافەکانی گەلی کورد ڕەت دەکەنەوە تەنانەت ڕاپرسی و ریفراندۆم ڕەت دەکەنەوە ئەمە پێشێلکاریەکی زەقا پێشێلکردنی مافەکانی گەلی کوردستانە وەکو دوژمن دایان دەبینم تۆ دەتەوێت کورد بەشێک بێت لە عێراق دەبێت خۆشتان بووە دەبێت بەیەکسانی مامەڵەیان لەگەڵ بکەن مافەکانیان پێ بدرێت وەکو هاوشەوەی گەلانی دیکەی عێراقی بله تو زانی یعنی برس قنبر یعنی رکفنی سیاسی هنه دستور هیا آلین عراقی تن رکفنی سیاسی گل آلین کردان و نرینات کن بچات که اداره کردن روش عراق مینا و حکومت بسرهات که بگینن دستور هیا لاف اتفاقات نپیشل کرن وقت گوتن جی من خلف وعده تو زانی کش گناهت مزنه دچارچوب اولا اسلام دا غفراندنه و گناهینینه و پارا پتروانا خواب مغلا و ایتر نظام حجی و حتی دیمایی که دزانن يعني اف پیش الکرنا ریکفنان یا دستوری سیقه نهلت نبا پیکاتن عراق دا تو به پیش هاته چاد بینی گلو الملا والحجي والسيد ملا وحاجي والسيد ئەمانە ڕووپۆشێکی ئاینین بەڕاستی کۆمەڵێک شتیان شاردۆتەوە هەندێک سیاسەتی شۆڤێنیان شاردۆتەوە لە دیژی کورد من پێت دەڵێم ڕێکەوتنی سیاسی پێویستە جێبەجێ بکرێت لە گۆڕۆپەکانەدا بەکردەی جێبەجێ بکرێت من ئاگادار بووم لە بەوردەکاری وردم لایە ئەم حکوومەتی بەڕێز سوودانی چۆن پێکێنراوە ئەگەر هاتبە و ئەگەر هەوەکو گوتم ئەگەر ڕۆڵی سەرۆک بارزانانی نەبووایە و ڕێکەوتنی سیاسی نەبووایەکەوە کەوا گەلی کورد مافی خۆی وەربگرێت ئەم حکوومەتە بەڕاستی پێک نەدەهێنرا بە هیچ شێوەیەک ئەم حکوومەتە پێک نەدەهێنرا ئەمە لە ڕێکەوتنی سیاسی هاتووە کە سوودانی ببێتە سەرۆک وەزیران بەڕێز سەرۆک بارزانانی لە چەندین بۆ نەداجەقتی لەسەر ئەو کردوتەوە هەروەکو چۆن گوتارە گرنگەکەی لە کردنەوەی یادگەی بارزانیدا گوتی ئێمە پاڵپشتی لە حکوومەتی سوودانی دەکەین کە ڕێکەوتنی سیاسی جێبەجێ بکرێت لایەنی کوردی بە تەواوی ڕێکەوتنەکانی جێبەجێ کردووە بەڵام لایەنی بەرامبەر هیچ ڕێکەوتنەکان جێبەجێ نەکردووە و بەڵکو خەنجەریان لە پشتی کورداوە بله برس قبر تو زانی جی که بارا پت ایکش پروسیسن هری معقد بزحمت عراق پروسیسا پیکینانا حکومتی و دستنشان کردن سرک وزیرانه تو آگهداری بارا پتر یاوان گریکن کورا جاری سروک بارزانی و هاتی نوکرن رکفنی سیاسی حکومت سرات که پیکینان دستورانه یا ساین برکار هنه لیسر اردینایت بجی کرن ایکش پیش هاتین دنین مترسی دار کل عراق پشتی 2003 بردامه تایبتی جی پشتی 2008 دماکو امریکا العراق وکشای مجارا دستوردانا ولاده که اقلیمی دنواکارو بارن عراق داد بریا چنده که پارلمانتاره که عراق میوانه ببو اوی گوت هند اندام نوا لیجنا دارایی که گریدای عالیه که نوا چارچوبه هفبندینه به اعازا ولاته که اقلیمی دخازن پرزگیره که به حکومت سودان و رکفنا اولیر بغداد درست کن کواتا گلو تو چند وی پر رحکا سرطانی زانی دنوا عراق دا و که قنبله که توقیت کری کو سازیزی بپاقیت يعني هناك بغداد ئەو لانەی کە لە باغدان بەڕاستی بە جۆرێک ڕەفتار دەکەن سەیری بەرژەوەندەکانی عێراق ناکەن من دەیڵێمەوە لە واشنتن دەیڵێم لە هەموو شوێنێک ئەم قسەیە دەکەم ئەوەی کە دەیکەن ئەمە ناڕاستە ئەوەی کە دەکرێت لە بەرژەوەندی عێراق نییە چونکە ئەگەر هاتبە و گەلی کورد بەشێک بێت عێراق پێویستە مافەکانی پێ بدرێت مافە دەستوری و دارەکانی پێ بدرێت بە یەکسانی مامەڵایان لەگەڵدا بکرێت بەڵام تۆ بێی جاکاری بکەی جاکاری و دژایەتیان لەگەڵ دژی گەلی کوردستان بکەی ئەمە شتێکی ناڕەوایە لە کاتێکدا تۆ دەرگاکانت دەرگای دۆسەخت کردوتەوە بۆ سەر گەلانی عێراق لە خەرجەکە نەپێویستەکان بەڕاستی چەندین باج زیاد کراون بۆ زانینتان چەندین باج لەسەر سوتەمەنی 25,000 لەسەر هەر کەسێکەوە گەشت بکات باز لەسەر نەوتی ڕەشدان درراوە بەڕاستی ئەمە کردنەوەی دەرگایکی دۆزەخە بۆ هاوڵاتیان من تێناگەم ئایا سەرۆک وەزیران سوودانی لەکوێ ئەو کە بووەتە سەرۆک وەزیران بەهۆی ڕێکەوتنی سیاسی دانراوە برای بەڕێز سیر کە ئەگەر هاتبە و کورد نەبووایە بەڕاستی هەر دەستور نەدەسوورایەوە دەستور لە ماڵی سەرۆک بارزانی نووسرایەوە ئەوە تێبگەرن ماڵی ئەو لە بەغدا لانکەی نووسینەوەی دەستوری عێراقی بوو من ئەو ئاگداری بووم من ئاگداری بابەتی نووسینەوەی دەستور بووم لە ساڵی 2005دا لە نیوە شەودا ئەو کاتە کە ئێمە باسمە لەسەر نووسینەوەی دەستور ڕێکەوتنی لەسەر کرا ئێمە ئاگداری وردەکاریانن
کورد بەشێکن لە ڕۆحیەتی دەستور هەموو ڕۆحیەتێکی دەستور پێویستە ڕێزی لێ بگیرێت لەسەر بنەمای فیدرالیت ڕێزی لێ چونکە هەر لە دامەزراندنی عێراقەوە لە 1920 تاوەکو 2023 مرکزیت فەشەلی هێناوە مرکزیت ئەنفالی لێکەوتەوە مرکزیت ستەمی لێکەوتەوە مرکزیت کۆمەڵکوژی لێکەوتەوە کیمیابارانی لێکەوتەوە گۆڕک بۆ کۆمەڵەکانی لێکەوتەوە فیدرالیت چارەسەر بوو بۆ عێراقێکی شکست خواردووە لە ساڵ بۆیە بەداخەوە دەیانەوێت ئێمە بگەڕێنە دواوە دانەوێت جارێکی دیکە بمانگەڕێنە دواوە واز لە دیموکراسیەت و فیدرالیت بهێن کە ئێمە پێمان وایەکەوە بەبێت دیموکراسیەت عێراق هەڵدەوەشێتەوە. بله برس انتفاض قنبر تو کساتیه که دیار اپوزیسیون عراقی جبویی بری حرفینا رژیم صدام تو باش هایداری نوا اپوزیسیون بایی ویدمی چت قومی من ما بس تمنا تفجرین بوی سردمی بگونجینم گلوی سردمی تو زانی لوی سردمی تو هایدار بوی کوچ کردو مام جلال دگل سروک بارزانی لسر مافن هرما کردستان مافن خلک کردستان گلو چند پیگیر بون پشتی 2003 ام به هاورا لبغداد نویسینا دستوری جبهه حکمی پروسس سرکوماری چاوا در باز بون نهاجیک بون منیکتیان اجتماعی کردستان تأکید سرهنده کریه کو دستحالات هرما کردستان کم بکه دستحالات سرک وزیر عراق هبید کو باوی که راستاوخه تعامل دیگل پارزگین هرما کردستان بکد که وقت هرما کردستان هاتا بچوکرین دچارچوبه کو پارزگان تعامل دیگل بیتکرین دید ناتا اگر ویگاوه مام جلال دجانه دما با و روشک و صبیت روجه بده گلو و هرما کردستان بی اوای بیت بچوکرین کو پارزگین هرما کردستان بوموچه بهار پرسکدن راستاوخه بغداد بیت گریدان هیچ اعتبار بحكومات هرم مؤسسات النهاية دانين؟ أخي هذا سؤال مهم. برای برز ام پرسیاره گرنگه براستی استنشاکردنیش مێژوویە پێویستە گەلی کورد و عراقی ئەمە بزانن خوالی خۆش بوو جەلال تاالبانی باش دەیزانی بە هەموو هۆشارێکی سیاسیەوە دوای ساڵی 2023 دەیزانیکەوە سەرکردایەتی کورتەی کوردی دەبێت لەلایەن سەرۆک بارزیانەوە بێت من لەو کۆبوونەوەی ئامادە بووم ئەو فراکسیۆنی کوردی کە پێکێنرا کە دروشمەکەی چی بوو دروشمێشی گرنگیان هەبوو کە ئەم دروشمە کە بەشداری لە پەرلەمان دەکرد بە یەک دەنجی لە بێک هەڵوێستی لە بەرژەوەندی گەلی کوردستان و دووپاتی دەکەمەوە کەوا سەرکردایەتی گەلی کوردستان لەلایەن سەرۆک مەسعود بارزانیەوە دەکرا بەداخەوە دوای کۆچی دوای خوالی خۆش بوو جەلال تاالبانیەوە دەبینین بەڕاستی ئەمەک نەما ئەمە گۆڕانکاری بەسەر داهاتگەڕینەوە بۆ دواوە بەڕاستی دۆخەکە بەڕاستی ئەوەی کە دروست کرا ڕوخێندرا ئەو ماڵی دروست کرا ڕوخێندرا ئەمە وای کردکەوە سیاسەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردا بێت بەڕاستی کورد دژی کورد بۆستێتەوە بەڕاستی هەندێک کورد لە پەرلەمانن سیاسەتیان دژی کوردە خۆیانە بەڕاستی ئەمانە کوردن بەڵام دژی کورد مامەڵە دەکەن ئەم کوردانە بەڕاست بەداخەوە بەڕاستی پیلانگێری دەکەن لەگەڵ بەغدا دژی چێ دژی هەرێمی کوردستان دژی باو باپیرانیان دژی هەرێمەکەیان پیلانجەری دەکەن ئەوەی کە بنیاددانە بەدەستی خۆیان تێشی دەدەن لە پێناو چی لە پێناو بەرژەوەندی تایبەت لە پێناو بەرژەوەندی تایبەتی دژی بنە ماڵی سەرۆک بارزانی و هەرێمی کوردستانەوە بەڕاستی ئەمە بەداخەوە ئەم مەهزەلەی لێکەوتۆتەوە کە ئێستا لە پەرلەمانی عێراق دەبینی ئەمە هیچی پێ ناگوێت جگە لە مەهزەلە نەبێت دەبوو بودجە پەسەند بکرێت دەبوو ساڵێک لەمەوبەر بودجە پەسەند بکرێت ئێستا دواکەوتووە بەبێ پاساوە بەڕاستی بە هەندێک یاسا دواکەوتووە ئێستا هاتوون بە شێوازێکی دیکە مامەڵە دەکەم بودجێکیان هێناوە بۆ 3 ساڵ ئەمە بەڕاستی شتێک لە مێژوودا شتیوان نەبووە بۆ 3 ساڵ دەکە شتێک وەڕوو بدات ئەمەی کە ئێستا دەیکەن بۆ چییە ئەمە بۆ زامنکردنی دزیەکانە لە بەغدا بۆ زامنکردنی دزیەکانە پەسەندکردنی ئەم بودجێ بۆ زامنکردنی دزیەکانەوە ئەمان دەیانەوێت گەلی کوردستان لەناو ببرن مافەکانیان نەدەن مافەڕاوەکانیان نەدەن لە هەمان کاتدا لە هەمان کاتدا درۆ دەکەن نیفاق دەکەن کە دەڵێن ئێمە عێراقێکی یەکگرتومان دەوێت بەڕاستی ئەمە دژبەیەکە نیفاقێکی بەڵێ تەماشەبان ێژە بە انتفاض قەنبەرە کەساتێکی سیاسی عێراقیە بەرەخۆبکردنی ئەو چاوە بەحسی کوردات کە بەحسی تعاملا کوردات کە دەستەبوونا کوردان وای کە ئەو دەبێژە دەبێ پیلانگیریات ناوا پەرلەمانی عێراقیدا لە دژی هەرێما کوردستانی دەچارچوبێ پرۆژە یاسایدا دەرچوویە پڕانیا سیاسی بدەست خستیە بەڵێ برێس قەنبەر یعنی هەبوونا دەستێکی کوردی دناواوێ پرۆژە یاسایدا بتایبەتی مادێ 14 یعنی تو بێ چاوت بینی گەلو بوو ئەف ئالیە کوردی تێدا بەشدار بوویە ئایا ئەوە ئەوت بێژن ڕاستە؟
لأنه چونکە من پێم وایە بەڕاستی ئەمانە هەرزەی سیاسین ئەمانە خەڵکانێکن بەڕاستی ڕق و کینەن لە دڵدایە ئەمانە تەموعی دیکان هەیە بەرژەوەندی خۆیان هەیە من دەیڵێم لە بەردەم هەمووان ئەم قسێ دەکەم ئێمە کار دەکەین ئێستا ئەوەی کە دەیڵێم لە واشنگتۆن کار دەکەین بۆچی بۆ پێشنیازێک بۆ ئەو ناوگانەی کەوا ئەمریکا سزان بدات لە نێویدا بەشێک لەو کوردانە کە لە دژی گەلی کوردستان سیاست دەکەن ئەم ناوانەش لە داهاتووی نزیک لە دەیبینین کە چۆن سزا دەدرن. ولی برێسی انتباس قەمبەر کەسات کە سیاسی دیارە عێراقی لە واشنگتۆن گەلمە بۆ برێسی انتباس گەلێکی سوپاس شەباتە خۆش.